البته پشتی کریزا گل سوریه چه بو گلک جوان خورتن رجاوای کردستان نکاری بون خواند نخوا لرجاوای کردستان و لسوریه بردوام بکن از جی وک کچاک و خواندوانک زانکوی لسوریه نکاری بخواند نخوا بردوام بکن جبر به از هاتن هرما کردستان جی هرما کردستان جی وک ارکک نشتمانی پیشوازی لگلک خواندوانان کر خواندوان رجاوای کردستان ای روشی اف خواندوان از باورم همو دبیبن سامانک اشبه دهاتویا کردستان اوجی ارک خرابن هم بر هرما کردستان دی اوجی خدمت هرما کردستان لكوليج زانستا سپاسی همو مامۆستا هاوڕانە یەکەم کاو مامۆسانێ بۆ شەیەکیش یارمەتیان داوایان فێریان کردم یانە قوتابیانێک کە یارمەتیان داوم بەڕاستی لە کولێژا لە زانکۆی سەلاحەدین کۆمەڵێک فێر بووین بە شوەیەکی عام دەچ لەو ژیانێک کە لە بەشە ناوخۆیدا یاخۆ لەو ژیانێ لە زانکۆیدا لەگەڵ کۆمەڵێک کەس تێکەڵ دەبی کە بەڕاستی لە کۆمەڵێک ناوچەی جیاوازە هاتوون. ئێمە لەگەڵ هەرزانیین بەڵام نەک بەو شێوەیە فەلاح زەرەرمەند ببێت زەرەرمەندێکی وا بە خلال 2 ساڵ دەسمایی نەمێنێ بکەوێتە سواڵ تەماتە بۆ نمونە تەماتە ئیمڕۆ کە تەماتەی عێراقی بنوبانی یەک دەرەجە یەک بە 125-150 دینار بووە ئەبێت فایدێکی بۆ خاوەنی بمێنێتەوە لە زەرەر زیاتر هیوادارم چارەسەرێک ئەوانەی بەرپرسن ئەوانەی دەسەڵاتیان هەیە چارەسەرێک بۆ ئەم جوتیارە داماوانە بدۆزنەوە خێریانەگا وڵاتەکەشمان بەرەو ئاوەدانی ئەڕوات بۆ فەلاحنی ئەم ڕزقە هیچ بەس بۆ بەقاڵە فەلاحی خوڕ بەسەرەوەسە پەتاتە مێناوە 200 دینار ناکە پیاز 300 دینار ناکە لە بازار پیاز بە 750 پەتاتە بە 750 تەماتە بە 750 تەماتەی شاز بە 200 دینارە حکومەت هەرە لێ کەس هیچ ناکەن لە دەرەوە بۆ مادیە لە دەرەوە بۆ مادیە ڕزقی خۆشمە دنیارێ ناکە گەشتارێکی زۆر ڕوەکاتە ئەم شوێنە گەشتیارەکانی کوردستان بە تایبەت باشی ئازادی ئەمیش بەهۆی پاکوتەمیزی و بەهۆی نرخێکی سابتەوە لە شوێنەکەمانە. پێویستە حکوومەتی کوردستان زۆر هاوکاری ئەم شوێنە گشتیانە بکات بە تایبەتی ئەم شوێنە و پێویستە زۆر دایق بەم شوێنە گرنگانە بدا و شوێنی تریش بکاتەوە بۆ ئەم شوێنانە لەبەرەوەی لە ڕووی جەژنەوە کە خەڵکێکی زۆر سەردانی ئەم شوێنانە دەکەن و کەشواوایەکی خۆشی تیا بەسەر دەبن لە ڕووی کوالیەتیەوە شێوەکەی باشە هیچ ترسناک نییە ئەوەی کە ئێمە حەزی لێ بکەین دەچینە سەر یارەکان و تاقی دەکەین.